ئێمە پیرۆزبایەکی گەرم لەسەر جەم کوردستانیانەکەن لە هەر چوار پارچەی کوردستان و لە پارێزگای هەڵەبجەش بە تایبەتی خۆتان نەزان لە مانگی ڕەمەزانی پیرۆزین بۆیە پێمان باش بوو بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری هەڵەبجە و گەشتوگوزاری هەڵەبجە دەستخۆشی مێ بۆیان کە مەراسیمەیان ڕێکخستووە پێمان باش بوو دوای بەربانگ بێ بەربانگمان کردوێتەوە هاتوین یادەکەشمان بەرز ڕاگرتووە ئێمە داواکارین بەڕێوچوونی هەڵبژاردن ئەو ناکۆکیانە هەر ئەبێت و منافەسە ئەبێت بەس گرنگ ئەوەیە لە کۆی بابەتەکانە بۆ بەرژەوەندی گشتی یەکدەنگ بن. بە بۆنەی وەرزی بەهارەوە بە دڵنیاییەوە گەشتیار ڕوو لە ناوچە گەشتیارەکانە کات وەکو بەڕێبەرایەتی گشتی گەشتگوزاری هەڵەبجە ئامادەکاریەکەین ئینشەڵایمە بۆ پێشوازیکردنی گەشتیار لە جژنی ڕەمەزانی پیرۆز بەڵام هاتنی گەشتیار لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە ڕێژێکی زۆر کەم هەیە ئەوەشی هەیە سەردانیکەرە و تەنها سەردانێکی شوێنەکانە کاتوە گەڕێتەوە ئینشەڵایمە دوو هەفتەی داهاتوو دەستەکەی ئامادەکاریەکانی خۆمان و پێتان ڕاگەیەنی دیارە جەژنی نەوڕۆز جەژنی نەتەوەییمانەوە شانازی بە جەژنی نەورۆزەوە ئەکەین وە سەرەتای ساڵی 2024 کوردیە تەمەناکەم ئەم جەژنە بێتە داینەمۆی سۆز و خۆشەویستی بۆ نیشتیمان بۆ نەتەوە بە کوردستان لەم قۆناغی ئێستای میلەتەکەمانە لە هەموو قۆناغەکانی تر زیاتر پێویستمان بە یەکڕێزی و تەواوی پێکەوە ژیانە بۆیە داواکەم تەواوی لایەنە سیاسەکان پێکەوە دەست لە ناودەست بۆ پاراستنی کوردستان بۆ پاراستنی نیشتمان بۆ پاراستنی حکوومەتێکەوە بە خوێنی هەزاران هەزار ڕۆڵی ئەم نیشتمانە هاتووەتە بوون.